هاوڕێی هەموو مناڵان گورجوگۆڵە گورجوگۆڵ بەهبە هاوڕێی هەموو مناڵان گورجوگۆڵ گورجوگۆڵ سەفەر ئەکاو ئەگەڕێ بۆ شار و بۆ شارۆچکەو بۆ لادێ بۆ سەفەری و بۆ گەڕان تونند و تۆڵە تونند و تۆڵ کێ بۆ سەفەری و بۆ گەڕان تونند و تۆڵە تونند و تۆڵ گورجوگۆڵ 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 ئەوە ڕانیە؟ ئاوەڕانی بینی هاوتە بەڕاستی خۆشە زۆر خۆشە زۆرە زانێ سا ئەو بارانەی بارانی شاخوا خۆشە باران بۆ گەمە بارانێ سەعاتی جارانێ نم 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 باران دەبارێ نم 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 باران دەبارێ باران دەبارێ زۆر خۆشە ئەرێ دەی باسی ڕانیم بۆ بکە ڕانیەوە زۆر خۆش بزانی خۆشە؟ زۆر خۆشە ئەرێ دێهات و شتێ ناڕۆین بڕۆین بچینەکان دێهات باش هەر دەڵێن دیاتەکانی خۆشە بەس نازان بڕۆینە کامیان دەتۆ بۆست جارێ بادسی ڕانیەکەم دە پێم بڵێ دەی سەرکەفکان خۆبرەوە هاتین کوێ؟ سەرکەفکان سەرکەپکان ژیان بیستمە ناوم بیستووە دە باشە بڕۆین زۆر خۆشە با بڕۆین هەرڕۆین خۆربان تێ خۆبگراتین ڕانیە
ئەم کاتۆ باش مامۆستا ئەو کاتە باش دووجار ئەتوانی خۆتان بێ بناسیێنی بەڵێ بەڕێوەبەری قوتابخانەی سەرکەبەکانی سەرەتایی بەڵێ منیش ناوم گورجگۆڵە زۆر بەخێر بێ خۆشحاڵن بەهاتنت بۆ قوتابخانەکەمان سپاس دەکەم ئەتوانیت پێم بڵێ ئێرە کوێیە ئێرە گوندی سەرکەبکانە 5 دقیقە لە شاری ڕانیەوە دوورە زۆر باشە باشە مامۆستا بەڵێ قوتابەکانت چۆنن قوتابیەکانمان زۆر باشن لەخوا بەزیای بێ عاقڵ و مؤدەب و زیرەک و پاک و خاوێن و گوێڕایاڵی مامۆستاکان و زۆر باشە هیوادارم هەروە بن سوپاس باشە مامۆستا توانیت پێمان بڵێ ئێرە بەروبوون وشتی چۆنە ئێرە بەرەبوومی بە کشتتوکاڵی دەمیەوە زیاتر پشت بە کشتتوکاڵی دەمی دەبەستن لەبەرەوەی نەبوونی ئاو و ڕووبار و ئەوانەی کەمە کەواتە پشت بە بارانی پەڵە و زرعاتەکەش کشتتوکاڵێکی دێمی خۆتی پێنە ناسانی خۆم مەبەست ناوت چییە ناوم ڕەمەزان مەحموود خدر بەڕێوەبەری قوتابخانەی سەرکەبکانم زۆر باشە مامۆستا زۆر سوپاس ئەوە خۆزانیش گورجگۆڵمانە بەڵێ زۆر سوپاس گرجگۆڵ من هاتوون بووم بە هاوڕێ لێرە بووم ناڵان باشە بووم بە هاوڕێ مناڵان زۆر چاکە بەخێر بێ یاخوا سپاس دەکەم زۆر مەمنون سپاس مامۆستا زۆر سوپاس بۆ ئێوەش بەخێر بێن یاخوا سەرچاو گرجگۆڵ ئەم کاتۆ باش بەخێر بێ سەرچاوم ئەتوانی خۆتان پێ بناسیێنی بەڵێ من یاریدەدەری قوتابخانە سەرکەبکانم ناوم بەڕێز محەممەد ئیبراهیمە بڵێ زۆر سپاس منیش ناوم گورجگۆڵە بەخێر بێ یاخوا سپاس دەکەم هاتووم بە هاوڕێ مناڵان باشە مناڵان زۆر بن بە هاوڕێم لێرە بەڵێ زۆر بە ئاسانی زۆر باشە باشە مناڵانی ئێرە چۆنن وەڵا بڵێم چیم مناڵی دڵساف و ڕێک و پێکن زۆر باشە ئێمە جواب پێمان خۆش حەز دەکەم ئەو مناڵانە بن بە هاوڕێم باشە تۆ مناڵان ئێرە خۆشێ وانە بەڵێ زۆر یارمەتی شانەی لای بۆ ئەوەی کە یاری بکەن و فێری زانیاریانێکی وانە بەڵێ فێریان دەکەین و تربێتیان دەدەین زۆر باش ئێمە زۆر سپاسی تۆکەین زۆر سپاس مامۆستا زۆر سپاس تۆش دەکەم من بەخێر بن سەرچاو ئای ئەو دێ چەند خۆشە مناڵانە باچم بۆ لە ئەم کاتتان باش مناڵان جان باش ناو چییە؟ نام کارێزە کارەیە چەند خۆشە ناوەکەی منیش ناوم گورجگۆڵە گورجگۆڵ بەڵێ ناوم گورجگۆڵ ئەزای بۆ پێم بەڵێن گورجگۆڵ بۆچی لەبەری کە هەموو دیهاتەکان و شارۆچکەکانە گەڕم بۆی بم بە هاوڕێ مناڵان تۆبی بە هاوڕێم بەڵێ زۆر باشە باشە کارێز تۆ خەڵکی چ گوندێکی خەڵکی گوندی سەرکەبکان زۆر باشە لە قوتابخانەی بەڵێ لە پۆلی چەندی بۆلی پێنجم زیرەکی بەڵێ باشە گۆرانشتی وازانی تۆ ئەمن نە ئای شعر شەحرش نازانم ئای چی ئەزانی تۆ شەحرەکی دەزانم ئادەبی ڕەدێ بخۆبە ڕادێزانی بخۆبە برادەرە دەزانم نیشتمان ئێمە پێناو نیشتمان بەخت دەکەین سامان و گیان کەس ناوێرێ هەڵمەت بەرێ ورد و خاش ئەەکەین بزمنان بە خوێنی ئاڵ و گەزڕشتن نووسیمان سرودی سەرکەوتن ئێمە سەربەرزی نەجیهان چاومان ناترسێ لە مردن بەرامبەر هەموو کارستان درەنگ بێ وەخت شەوی نەهات زۆر باشە ئافریم ئەمە چۆن لەبەرە کردە تۆ مامۆستا بۆمان نووسیمەوە باشە ئەی تۆ باشە بەیانیان پێشەوەی بێ بم قوتابخانە چیەکەی لە ماڵەوە لە ماڵەوە خۆم دەکۆڕم ئەوجار دەم بۆ مەکتەب باشە بەیانیان چییە خۆی نانچە زۆر باشە نانچە باشە نانچە بە چیە خۆی بە ماستەوە یان بە پەنیرەوە پەنیر پەنیر زۆر خۆش ئازانی باشە سوپاس ئەی تۆ چۆنی باشی ناو چییە سازگار سازگار ئادادی بزانم سازگاری شێزانی ئەزای من ناو چییە تۆ ناچیە ناوم گورجگۆڵە ناوکەی من خۆشانی تۆ ناوی تۆ وایە ناوەڵاوی تۆ خۆشترە باشە تۆ لە قوتابخانەی بەڵێ لە پۆلی چەندی سێ زۆر باشە لە چ قوتابخانەیەکی سەرکەبکە لە گوندی سەرکەبکانی چوانە بەڵێ زۆر باشە باشە تۆ نوکتە ئازانی نەخێر بۆ نایزانی نازانم
يا منو كتير فوق جربو بله روجة للروجانة بيع كابيع بيع بخو بس ترجع ديك عروا خواز نمو خواز نمو تخوا بله هيج زو زاني القرآن زاني نخل على دستور دي قيناك أساس قال سباس شواني كايزوانا ونايتيا ناينا خانة ناس هاي كسوانا كسوانا هم على زوج توانين باشن تواني خد بابي ابن سيني بله ناوتيا شاسوار منيش نعم قرجوغولا شاسوار خلقي تشي قنديشي سركب كان اي لا تقطع بقانيشي سركب كان لبوليساني دو باشا شاسوار تو بيانيان كهلا السيت تشي كي بيشي بي وقت بخانه دو ساندشرا زوار باشا كتابة كان هلا قديبو مكتب وانيا بله اي باشا تو حزلت سرنجك سنازا وانا زاني استعمل حزم للرنجي هنا شي خوشا حزم للرنجي سوري ازعي بو لبريك السيبي سوري يا خوشا اي تو حزلت سرنجك زرت واتشي تريزرت تريزار تريسبين بيستوى زرد نبيستوى شاسوار قراني زاني بله قراني شي خوشا مولا باشا داي أبعد سوا كم صبا لي صبا بنير خريط بقى تقدرهم حتى كنا ريس كريم زرو يشتي بقى لقناي بوتي. أبوي أتناوى بابي تسمعوا والله ايوه زور سبا شاسوار شوني باشي ناوتشيا توانا توانا اي ما توانا تو بله زوار باشا منيش نعم قرجوغولا وزوق قرجوغولي شمواني تخوا بله توانا لقطاب خاني بله لا تقطاب خاني شي سركب لبوليساني شاش زوار باشا اي رقندي شوية سركب كان سركب كان تو بينا كنيا دي بيبقى دي باخد يقولي بيبقى باشا توانا بله تو يعني ما تدي باوكي بله زوار باشا توانا قرانش تو زين تو نخي اي نكتة اي زاني دي زاني نايز ده با نايزان دي دبيلة دي تيكم بابا لا علي تيكم بابا لا بقى دي ما نايز عليهم نعم بس نكتة زين تو نخي يبونا يزاني من يزانم بوجرنا بله والله يبونا جربوا انتو قاعدوا بهم من نجرة زور سباس أرمني ماني باباي خمني ينفتح تقبل الدكتور حال ما بيتيانا بسكني بس شلونك؟ ماشي ساكن؟ ماشي اتونا وتيا منهم كاروخة باشا إذا برجوكولا كاروخ خليك تكون ديشي سركب كان باشا لقطة خاني بله لبوليساني شاش زور باشا كاروخ تو هنا كي يعني شو هاي بله زور باشا قراني زي لسوور سوام لي ولاي قرأي ناسا بوتشي نايزاني أي نايسان إيه ده زي بيبي كان ندي بس زور باس كاروخ شاينيا تونا وتيا أمين امين مش نام برجوكولا امين تو لقطة خاني بله وليتني تو فريم كجوانا عسيريكا كان جوانا وش امين تقول عني ثاني بله تقول عني شخص ببلو ما أنا كم بيرد كم واي كاتدي بو طاولم قريبا عالم شارع مرة لرد
زۆر باشە دڵنیش غایم بۆلێن زۆر باشە ماچێکم بەرە کارەوە ئەوە چییە؟ جەنابی کاک بزنی محتەرەمی جوانی توکنی سەرقژن چۆنی قوربان بەخێر بێستە چام بەخێر بێستە چام سلامت بێ پێم خۆشە جەنابتان ئەبینم جەنابتان هەر ماڵ و لە سەرکەبکانە بەڵێ بەڵێ خۆشحاڵم بەناس من لەگەڵ گورج و گۆڵ هاتوومەوە لەگەڵ مناڵان مقابلەکە ئەجا منیش زوو دەرفەتێکم زانی خۆم دزیەوە بڵێ بزانم تۆ مناڵانی سەرکەبکان عەزیەتت نایەن مناڵانی پاک و ڕێک و پاک و خاوینانم نەخێن عەزیەتشم نایەن زۆر باشە ئەوجار بڵێ بزانم کاک بزن تۆ ئیشت چییە بۆ مناڵە ئیشەکەی بووان بەڵێ من گۆرانی ئەڵێم بۆ مناڵان دەفەرموو خۆشحاڵم یاڵا دەی مناڵان جاری و باروەرنا سەرکەبکان من گۆرانی ئەڵێم بۆ مناڵی پاک و جوان حلور بلور تەکامە زەرد و سوور و شەمامە ئەو دەنگەت نەڕزێ زۆر سپاس زۆر باشە بۆ کوێ بەرە بابە شیوم هەیە ئیشت هەیە یا شیوت هەیە زۆر سپاس ئەوە چییە ئەوە گیان نەشۆراوت خواردووە مناڵان وەبە لەگەڵ بەنیازی دیدار هەموو مناڵان گورج و گۆڵە گورج و گۆڵ هاوڕێی هەموو مناڵان گورج و گۆڵ گورج و گۆڵ سەفەر ئەکاو ئەگەڕێ بۆ شار و بۆ شارۆچکەو بۆ لادێ بۆ سەفەری و بۆ گەڕان تونند و تۆڵە تونند و تۆڵ چێ بۆ سەفەری و بۆ گەڕان تونند و تۆڵە تونند و تۆڵ گورج و گۆڵ 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 گورج و گۆڵ